ئەمە دیمەنەکانی ئێستای شەقامی سالمە لە شاری سلێمانی خۆپشاندانی ملیێنی لە سلێمانیەوە ئەوەی کە ئەیبینن ئەمە جۆش و خرۆشی هاوڵاتیانە لە باشووری سلێمانی کە هەمووان بەیەکەوە بەیەک دەنگ هاوارەکەن بژی کورد بژی کوردستان. ئەمە ئەو خۆپشاندانەیە کە چەندین ڕۆژە ماگەشەی بۆ دەکرێ و هاوار دەکرێت بۆی کە بەشداری بکەن. ئەمە دیمەنەکانی ئێستای شەقامی سالمە لە باشوورەوە لە باشووری کوردستانەوە هەمووان بەیەک دەنگ هاوارەکەن بژی ڕۆژاوە بژی کورد بژی کوردستان. لەسەر جەمشین و توێژەکان بە هەموو تەمەنە جیاوازەکانەوە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا. لە چەند ڕۆژی ڕابردووە تیمی 1964 لە ڕۆژئاوای کوردستان بوون و لێەوە باسییان لەوە کردووە کوردانی ڕۆژئاوا کە ئەم هەڵوێستەی کوردانی باشوور لە بیر ناکەن. ئەمە خۆپشاندانی بەرفراوانی خەڵکی باشووری کوردستانە. لە سلێمانیەوە خۆپشاندانەکان بەردەوامیان هەیە نزیک بە 2 هەفتە دەبێ بەم شێوازە هاوڵاتیان لە شاری سلێمانیەوە لە سەرجەم شارەکانی دیکەوە پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا دەکەن. ئەم دیمەنەکانن کە دڵ بەرگەی ناگرێت ئەوەی کە ئەیبینن سەرجەم پێکەوە هاوار دەکەن بژی کورد بژی کوردستان سەرجەم لێرەن تاوەکو هەمووان لێرەن بۆ ئەوەی کە پاڵپشتی لە کوردان بکەن. ئەمە دیمەنەکانی ئێستای شاری سلێمانیە هەمووان هاوار دەکەن بژی کورد بژی کوردستان. بۆیە لێرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداریان کردووە لە خۆپشاندانەکان تا بێت زیاتر و زیاتر دەبێت. خەڵکێکی زۆر لێرەن بەسەر جەمشین و توێژە جیاوازەکانەوە مناڵانەوەی داهات و هەمویان بەیەکەوە هاوار دەکەن بژی کورد بژی کوردستان و ئاڵای کوردستان هەمیشە شەکاوەیە لەناو خۆپشاندانەکاندا.